بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆم کاتتان باش ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەم بۆ ئەمڕۆ میوانداری خاتوو مەستی عەلیمان کردووە کابڕێزیان خاوەنی بڕاندی ڕۆزمارین کە خاتوونێکی دەستڕەنگینە کەسە و باسەکەین لەسەر کارەکانی. خاتوو مەستی بەخێر بێ. زۆر سپاس دەکەم بۆم بەرنامەیە. سپاس بۆ تۆش. خاتوو مەستی ماشاڵڵا جلەکانت زۆر جوانە، گوڵیت. ستودیۆکەت ڕازاوەتر کردووە ئەمڕۆ، جار دووشماشینی چییە مەسەلە؟ خاتوو مەستی بزان با سەرەتا لەوە دەست پێکەم، بزانم سەرەتای کارکردنی تۆ بۆچی ئەگەڕێتەوە، بۆ کەی ئەگەڕێتەوە، چۆن بۆ ئەم بڕیارت یا کە دەست بکەیت با دروستکردنی ئەم مۆمانە؟ خۆی لە ئەسڵە ئەم یەکەم جار وەکو حەزێک بوو، دوای وەکو بڵێ وەکو واکم فێری کردم وەکو بەهرەیەک وەرم گرت، ئێستش لەسەری ڕۆم وەکو کردم بە ئیش وەکو بزنسێکم وەکو بزنسێکە لێ کردووە. باوکت چۆن بوو تۆی فێر کرد؟ خۆی ئەم ئیشانە ئەکات؟ وەکو حەزێک فێری کردم چۆن مۆمەکان دروستەکەی، بەزیتر دوای وەکو حەزێک لێها. ئەجا ئێستا دوای چەند ساڵێک ئەم کە شەشم تاوا کرد وەکو بێم کردەوە بیکەم بە ئیشێک. زۆر باش. بۆ حەزی خۆمە. چەند ساڵ بوویت کە ئەم شتانە فێر بوویت؟ پێشتر کە قسەم لەگەڵ دایکتا کرد هەستمە کرد تەمەنێکی زۆر کەمت هەبوو بێ کە باوکت ئەم ئیشەی فێر کردی. یان 11 ساڵ بووم لەو بینە. چۆن بوو حەزت لێ بوو کە ئەم ئیشە باوکت فێرت بکە؟ چۆن بوو بڕیارتانە لەگە باوکتە ئەم ئیشت فێر بکە بە حکومێکە باوکشت ئەم کارە ناکە؟ چۆن بوو ینی ئەو بڕیارە لای باوکت دروست بکەم ئیشە فێری تۆ بکە؟ ئەوەی ڕاستی بێ خۆم بە باوکم وەک حەزەکەم چۆن بیکەم، ئیتر باوکشم وەکو بڵێ ها تەریقەکەی پێوتم کاتە، بەزیتر دوای خۆشم کە ویستم بیکەم بە ئیشێک زیاتر لەسەری کۆڵەمەوە، زیاتر لە ڕووی ئینتەرنێتەوە بوو بۆی شتەکان زیاتر فێر بووم بە دیتێڵی زیاتر دروستی کەم و جوانترتر بێ. زۆر باشە. زۆرێک لەو میوانانی کە ئاوا وەکو تۆ تازەن ئەوە تازە براندێکی تازە ئەهێنن یاخود ئیشێکی تازاکەن، هەمیشە باز لەوەکەن کە لە ڕێگەی سوسیال میدیاوە لە ڕێگەی یوتیوبەوە زیاتر بە حکمی هەندێک ئیش هەیە بۆ کورد تازەیە، زیاتر سوودیان لە یوتیوب بینیوە. تۆ چۆن سوودت لەوە بینیوە؟ هەمیشە باز لەوە ئەکرێکە سوسیال میدیا و یوتیوب بووە بە نەکبەتیەک یعنی بۆ گەنج بەداخەوە، بەڵام تۆ ڕۆباشەکەیت هەڵبژاردووە. چۆن بوو سوودت لەوە وەرگرت تا ئێستا ژەر بەردەوامی لەسەر ئەو سێرکردنە؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ بۆی منە سوودی ئەمە کە وەریگریت کە لێوەی بوو ئەوە بوو بنە دیزاین و شتەکەی ڕۆناکان زیاتر چی شتێک زۆر بەناوبانگ بووە لە شارەکانی تریان وڵاتی تر، زیاتر ئەو ڕۆوە بڵێم وەرم گرتووە، بەڵام بازێشت وەکو بڵێ پێشتر کەوتم لە ئەمزانی ئەوە نەبوو بڵێم هەمووی بەز لە ئەنتەرنێتەوە بوو. بۆ دیزاینەکان یا بۆ ڕەنگەکان لەوانە زیاتر سوودت لێ وەرگرتووە؟ بەڵێ بۆ ئەوانە زیاتر سوودم لێ وەرگرت بڵین کە لەوێ بەناوبانگ بوو بڵێ لە سوۆشڵ میدیایە زیاتر لە ئینستاگرامەوە کە سێری پێیج و شتی ترمە کرد هەستمە کرد بڵین شتێکی جوانتریان هەیە، منیش قەرارەمە بڵێ وەکو ئەو بێنمە ئێرە بۆ ئێرە دروستی کەم و بیکەم بە بزنسێک. زۆر باشە. چۆن سوودت لەو بیرۆکانی ئەو کەسانی تر وەرگرتووە؟ بۆ نمونە ئەو کەسانی کە خۆ دەڵێ لە ڕێگەی ئینستاگرامەوە تۆ سوودێت لە بیرۆکەکانیان وەرگرتووە، یەکسەر کۆپیت کردووە یاخود سوودی لە بیرۆکەکەی وەرگرتووە؟ لە بیرۆکەی هەنێک کەسی تر بیرۆکەیەکی تازت بۆ خۆ دروست کردووە؟ ئەگەر بڵم کۆپی بکەیت تۆڵە زەحمەتە بۆ کۆپیکردن، چونکە بازێ شت کەرەستەشت لە بەردەستمانە بوو، بەڵام بۆ تۆنی ڕەن یان بازێ شکل هەبوو کە لێرە دەستم ناکە و طبعاً لە دەرەوە داوام کرد بۆ ئەو تۆن و شتانە ئاوا سوودم زۆرتر لێ وەرگرتووە. ئەو کەسانی کە ئەم ئیشاناکەن هیچ پەیوەندێکتان هەیە ینی مەسەلەن کۆنتاکتان هەیە بەیەکەوە؟ نا زۆربەی هەر ناشیان ناسم بەزەر لە بڵێ سۆشڵ میدیا لە ئینستاگرام یان لە یوتیوبە کە سێریەکەیت ڤیدیۆ شتەکانیان یان شتەکانیان ئامە بەتایبەت ئەوانەی ترەتوانێ هەموو کەسێک ببینێ. ئەیتر هەر ئەوە بووم ئەوە نەبوو بڵێم یەکێکە ناسم بۆ ئەو شتە وەریگرم و کۆنتاکتمان هەبێ لەگەڵیانە. وتت پێیجی ئینستاگرامەکەم زیاتر کچان فۆلۆیەکەن، ئەو بۆچیە گەڕێنیتەوە کە زیاتر کچەکان حەزەکان پێیجەکەت فۆلۆ بکەن؟ ئەوەی ڕاستی بێ ئەمە وەکو بڵێ وڵاتی خۆمان زۆر یعنی ئافرەتان گرنگی ئەم بە مشتانە،
ئەوە نیە زیاتر پیا و ئەوانە زۆر گرنگی نان بەوانە حتا بۆیە کە سپۆنسۆرشتیش یەکەم زیاتر بۆ ژنە هەڵبژێرم چونکە زانم ژن زیاتر حەزی لە شتانە و ژن زیاتر حەزی لە دیتیل و ڕەن و ئەو شتانەیە زیاتر لە ناو کوردیشە هەمیشە پیاوان ئەویان ئەستۆتە دەستی ژنان کە مۆنیە مۆدێلی ماڵ و ڕنگ و ئەوانە زیاتر حەزەکەن ئافرەتەکان بە دڵی خۆیان هەڵی بژێرن بەڵام بەس لە ئێستا خۆشبەختانە ئەمشە کچ و کوڕ بەیەکەوە کە ماڵێکی تازە دروستەکەنیان ئەوە ڕێکەوتنێکیان هەیە مەسەلەن بەیەکەوە ڕەنکان هەڵەبژێ لە ئێستا هەستەکەم بۆ ئەم گەنجانە باشترە شتەکانە زۆر جوانە دەستت خۆش بە بزام کێ پشگیریت بوو بێچکە لە باوکت کارەکەی فێر کردووی بزام خێزانەکەت چۆن پشگیرت بوون ئەوەی ڕاستی بدایک و باوکم هەردووکیان پشگیریم بوون خاڵێکتان نەکە دایکێکی زۆر مهرەبانت هەیە بدڵنیام هەمان شێو باوکیشە هەروایە زۆر سپاس وەڵی لە ئەسڵە ینی هەردوو لا زۆر پشگیریم بوون چونکە ئەمە ئیش شتێک نیە من بڵم ئێستا لە ئێستۆ ئەتوانم خۆم بەتەنیا ئەم ئیشە بکەم بەتەکیت چونکە سەرەتای ئیشەکەمە پێویستە بە یارمەتی دەرهێت بەتەکیت خۆشت قوتابیت زیاتر دایکت وتی حەزەکەم زیاتر ئیحتیمام بە خوێندنەکەی باوەک لەوم ئیشانە بەڵێ ئەوەش بابووم دایکم وتی لەوانەیە زەرەر بە لە خوێندنەکە و ئەم ئیش بەس وتم ئەمە بەس ئەوکو حەزێکی یکەم ئەو نییە بڵێم خوێندنەکەم وازگەێنم و بەس گرنگینێن بەمە زۆر باشە ئیشێکی زۆر باشەکە خوێندنەکەت لە هەموو شتێک گرنگترە بەڕێی منیش چۆن ئەوە ئەبینی کە دایک و باوکان پشگیری کچەکانیانەکەن پشگیری مناڵەکانیانەکەن چۆن ئەمە ئەبینیت لە ئێستا دایک و باوکانی ئێستا زۆر زۆر پشگیری مناڵەکانیانەکەن لەخوا بەزیاب بزانم تۆ چۆن ئەوە بینی وەکو کچێک وەکو قوتابیەک وەکو گەنجێک کە پشگیری دایک و باوکت هەیە ڕێنمایی چێ بۆ ئەو دایک و باوکانی تر کە کچەکانیان کە کوڕەکانیان بەهرەیەکیانەیە خەونێکیانەیە چۆن پشگیریان بکەن بەڕای من لە هەمووی گرنگترە ئەگەر من ئەو پشتگیریم نەبووە بڕواکەم نەمتوانیا ئێستا من لێرە بوومە یان ئەم شتانم پێشکەشیەوە کردە بەڕای من ئەگەر یەکێک ئەو حەزی هەبێت یان بێ ئیشێک بکات پشتگیرێکی هەبێت باشترە یعنی دایکوباکان پشتگیریان کەن زۆر باشتر بەڕای من زۆر ڕاستە زانم باسمان کرد کە قوتابی کوێیت لە چ بەشێک ئەخوێنیت قوتابی لە جامعەی قەیوان باشە بەشی ئەسنان طب الأسنان إن شاء الله بعد تخرجش كي برنامج أكين لسر زانياريكاني شوشتني دمودان وإتر كلور وأشتانا باجنيا اللي يسوقوا حاضر كبوش شون بو إيشت لقل أم إيشة أخوانك لقل أم إيشة زور زور جوازة كمان زيادة حزلة ديك تقولين يا دنيا بيلا خوي راستی بخوام حەزم زیاتر لە وردەکاریە اینجا ئەگەر بێنە تەفاسیلەوە هەردوو ئیشەکە وردەکاری زۆرە زۆر ڕاستە ئەمان وەکو بڵێن حەزێکی مناڵیە لەگەڵما هەبووە بەرەی پەرم پێ هین کردووە سنووە بەڵام ئەسنانەکە وەکو بڵێن لە ڕووی ئەکادیمیەوە شەهادەوە یان بۆ ئیشێک بڵێم تاکو گەورەی هەتا چونکە ئەوش وەکو حەزێک بوو ئەوی ڕاستی چونکە خۆم حەزم لە طب بوو چمە ئەو باشە زۆر باشە زۆرێک لە قوتابیان ساڵانە تەخەڕوج ئەکان ینی دانیشتن هەتا بۆ نمونە تاعیناتێکە بێت تا دامەزراندنێکە بێ تا ئیشێکی باشیان دەست ئەکەوێ تۆ پێشوەی خوێندنەکەش تەواو بکەی ئەم ئیشەت وردە وردە پەرە پێیاوە کردوتە بکو باست کردوتە بە بزنیزێک بۆ خۆت چیت هەیە بۆ ئەو قوتابیانی کە بۆ نمونە تەخەڕوجەکان یەکسەر ئایانەوە دامەزرێن مثلەن ئەگەر کارەکەش بچکۆلە بێت ئەتوانن پەرەی پێبن چیت هەیە بۆ قوتابیانە ئەوەی ڕاستی بێت من خۆم هەر لە پێشۆی ئەم یعنی بڵێم دوای جامیعە وەرمگرێ هەر خۆم حەزم لێ بوو ئیشە بکەم بەڕای من یعنی ئەگەر لە ڕێی شەهادەکەی خۆش تۆ نەبێ یعنی هەر چنوان ئیشێک بێ ویمێ تۆ ئیشێکی خۆ دەکەیت ئەگەر ڕێژەی ئەو پارەی کە دەستی شتەکەوێت کەمیش بێ مویمە ئیشەکە ئەوە نیە دانیشتی بێتی نەماڵەوە بێ ئەوە شتە بکەی کاتی خۆت بە دانیشتن ناکۆژی با بڵێن بە ئیشەکانەوە بە دروستکردنی شت یان زۆر شت هەیە ئەتوانی بیکەی بە بزنس و بیکەی زۆر باشە لە ئەوەڵا لەوانەیە فۆلۆوەرسێکەم بۆ بێ بۆ نمونە لەوانەیە خەڵک پشگیری نوتبێتیان ئەمە چی ئەم کارێکی بۆ دانانیشی خوێندنەکەت بکەیان ئەمانی ئەم قسانە هەمیشە ئەکرێ بەداخەوە
تۆ چی دێ مەسەن بۆ ئەو کەسانە بۆی منە سارد نەبنەوە ئیشەکە بکرێت لە پڕە نابیت بەشت لەوانێ لە پڕا هیچ داواکاریەکەت ئەم زۆر کەزە بۆی و بە 3 مانگ هیچ دایرێکتێکم نەبوو ینی هیچ داواکاریەکەم نەبووە بەڵام من هەر کۆڵم نەیەوە وڵی ئەزانی چۆنە لە خۆی شتەکە دوو بەشە بۆ منە ئێستا ئەمێ من کە دروستیەکەم یان بازێ کەس کە ئیشەکە دەست پێکات ئەگەر نەشی فرۆشە زەرێکی وای نییە بەڵام بازێک هەیە کە بیشی فرۆشە زەرری خۆیەکە چونکە موادەکان هەیە ئەکسپارە بیان مۆدلی بەسەرەچێ ئەو شتانە هەیە بەڵام بەڕای من ئەگەریەکی حەزی هەبێ بۆ ئیشکردن مستحیلە ئیشی دەست نەکەوێت و نەیکات زۆر ڕاستە زام بەرانندەکەت ناوی ڕۆزماری بەڵێ چۆن بۆ ئەم ناوت لێنام گوڵاوانە گوڵێکی گەڵایە گەڵایکی سەوزە گوڵێکی مۆریشی هەیە ئەوەی ڕاستی بێ گوڵێکی زۆر جوانی هەیە زۆر جوانە بۆنیشی زۆر خۆشە تۆزی ناونان قورسە بۆ من کەوا بنم ئیتر چونکە ئەمەش مۆمە وەکو مۆم بۆنی هەیە و ئەو شتانە لەو ڕۆوە تم ناوێنم ڕۆزماری بۆنیشی خۆشە و شتانێکە لە ڕۆزماری دروست ئەکرێ عادەتەن بۆنەکەی زۆرە و نێ سووکە خەڵک حەز ئەکا بە بۆنین بەسێکم بکە بزانم ئەمانە چۆن دروستی ئەەکەی مۆمەکە ئەگەر ئاسایی بێ لەلایەن ئەوەنیانی نهێنی ئیشەکەت نەبێ ئەگە کەشکێنەوە تۆزە زەحمەتە بێ بەس ینی خۆی مەسەلەن بۆ نمونە ئەم مۆمانی ئەم خەرخڕەکان ئەمانە هەمووی قاڵبن قاڵبن بەڵێ هەمووی قاڵبن بێزگە لەوەی شوشەکان ئەگینە چەند ڕۆژی پێچە بۆ نمونە ئەگەر ئاوا تەواو ئامادە بێ ئێستا مۆم کەوتووە بەڵام هەمووی لە ڕۆژێکا دروست دەکرێت لە ڕۆژێک دانەیەک لە ڕۆژێکا توانین تاواکەی بمە چەند قاڵ بە هەبێت سار دەبێت و چونکە مۆم عادەتێکی توانەوە ئەنج دوایی وای لێ سار دەبێتەوە بەڵام ئیتر قاڵب کەوتووە هەیە بە سەعاتێک ئەتوانیت تاوایکەی ئێستا ئەو پچکۆلیان کەمی پێچە ئەوی شلیکەکە بەڵام ئێستا ئەمانە زۆری پێچە ئەوە زۆری پێچێ ئەوان کەمی پێچە ئەمە وتمەمە جەلیبۆنەکەیان ئەوە جوانە حەزەکەی بیخۆی ئەوەی کان ئەو گەورەی بەردەمە ئەوەی شینە پەمەیەەکە ئەو زۆری پێچە نزیکی 12 ساعتی پێچە بۆی سار بێتەوە ئەمەیان بەڵێ ئەوە زۆریە بۆ ساربوونەوە سەبەب ئاوا زۆری ئەبێت لەبەر قاڵبەکەی بڵێن ئەستورترە بەڵێ ئێستا ئەم شوشانە زۆریە تا دروستیکەی نزیکی باڵم بڵێم لە 24 ساعتان جاتوانین دانێکی وا دروست ئادێت خۆ من ئەو شوشە پەمەیەم بەرم حەزم لە شوشەکەیەتی وەڵام من حەزم لە شوشەکەیەتی ئەوە چییە شوشەکەی جوانە ئەمە بەتەمای ئێمە وتت کردومە بە براندێکی تایبەت بەخۆ بە ناوی ڕۆزماری بەتەمای ئیشەکەت گەورەتر بکەی بەڵێ لە پرۆژەمە گەورەتری کەم بەڵام بە تەمام هەتاکو و جامیعە یعنی کە جامیعەم تەواو بوو ئەنجا پەری پێوسەنم زۆر باشە یعنی تایبەت بە خۆ دەیە بۆ نمونە پێچانەوە و ئەو شتانە مەسەلەن کاتی تایبەت بە خۆت کە ئەی پێچیتەوە و ئەینێری ئۆردەریەکەی ئەوانە هەمیم هەیە ئێستا حالێن لێرە دامنەوە بەڵام هەموو شتێکی پێچمەوە دانەدانە لەبەری مۆم تۆزە حەساسە دووش من ئیشەکەم ئۆنلاینە جارێ تۆزە زەحمەتە ئەگەنەی پێچیتەوە ئاواهیم بێت یعنی پێویستەکە بپێچیتەوە بە شێوەکی جوانیش زۆر باشە بزانم کوالەتی ئەم ئیشانە تا چەند بەرزە بۆ نمونە مانەوەی ئەم مۆمانە تا چەند ساڵ مەسەلەن بڕەکات تا چەندێک ئەتوانی بەکاری بێنی مۆماکان ئەمێنەوە یعنی هەمووی ئەمێنێتەوە بڵم تا چەند ساڵ ئەویان ڕاستی بێت زۆر نازام بەڵام مۆم بۆنەکی مشکیلەیە ئێستا ئەوانەی کە ئاوان بۆنان ناتوانین دروستیانکی بۆنەکەی ڕۆن کامیان ئەوانەی کە لە شوشان لەبوو سەری ئاوا بنێرێتەوە یعنی ئەمانە ئەمە توانی بۆنی تێکەیت بەڵێ لەبەرەوەی سەری هەیە بەڵێ لە بۆنەکەی ناڕۆ ئەمێنێتەوە بۆ ماوەیەک بەڵام ئەویش هەر ئەڕۆ بۆنەکەی چونکە یعنی ئەوە نیە بڵم ئەتوانی تاکو دوسە ساڵ بمێنێتەوە بۆ بۆنەوە هیچ تەڵەبێکت هەیە مەسەلەن داوای بکەن مەسەم لەم تایبەت بەو ڕەنگە بەو بۆنە چۆنە بۆمان باس بزانم زیاتر کامیان زۆر ئەفرۆشێت ئەوشم پێ بڵێن ئەم مۆدلە ئەو مۆدلە زۆر تازایە کە بینیشم تم ڕەنگی زیاتر لەگەڵ ئەم تۆپە ئەو تۆپە ئەو دانەی هەکە لە دارەکە ژۆ چێپسکۆلەکە کاتۆست ئەگەر هەڵەتەکە ئەوە براندێکی شەوە شتێکی زۆر جوانە
مشتریەکانت هیچ ڕێی ئەوان وەرەگری لە دروستکردنی مەسەڵەن ڕێی یەکتری وەرەگرن؟ بەڵێ ئێستا بۆ نمونە کە یەکێک داوا کە ئەڵێم خۆ چ ڕانێکە حەزیە جاری وای من خۆم ئەمانەم هەیە ئەم ڕۆنانە بڵاو یەکەمەوە لە پێیجەکە هەیە ئەینێرێت تۆڵێ عینەوەمە جاری واشە پێنەڵم خۆ چ ڕانێکە حەزیە بۆ دروستکەم چونکە هەموو کەسێک مۆدلی ماڵەکەی و دیزاینەکەی کە دانێ بۆ خۆی تڵزی جیازە لەگەڵ حەزەکە لەگەڵی خۆیان ڕێکی خا با بڵین من ئەو ڕانەکان ئێستا ئەو تۆنە ڕەساسیە خۆم دروستم نەکردم مدەیەک لە ئۆنلاین لێکێک داوای لێکردم منجا بۆم دروست کرد و دامنا ئەی ئەم شتە جوانیان چێمەی زیویەکە ئەویشان هەر عینەن ئەوەیە بە ئەمیشان بۆ نارە بۆ نارەویش بەس ئەویان تۆزە ترسیەوەم هەیە بۆ نەکی بڕۆ چونکە سەرینە بەپێی بڵێن سەعر و ئەو شتانە ئەم شتانە فەرق ئەکا بۆ نمونە ئەمانە لە کوپانین یاخۆ لە پەرداخانین ئەمان ئەگەبەی نەحسابی فەرق شتەکە من شوشەکەش هەم ئەکڕم هەم مۆمەکە هەم بۆنەکە چونکە ینی ئەوانە هەمووی شتێکن يعني پاری پێ توی کردوانە بەس ئەمانیان چونکە بۆ نارنین بەس مۆمەکەی طبعا هەرزانترێکیلان ئەم چوارگۆشەیە چیەوە ئەوە ئێستاوە ئەو نەڕەواجی هەیە زۆری ئەیبینم لە ئینستاگرام لە چێ نازانم بەراوە تۆپ بوو تر خەڵک مۆدلی ترکی حەزی لەبێ زەحمەتە بۆی ئەمانە بۆ ناکەین وەکوتم چونکە بۆنەکانیانە ڕۆ یەکەم جار دروستمە کرد بە بۆنار بەڵام سەرم کرد بە پێی کات بۆنەکەی ڕۆی تۆش مشتری ینی کە یەکێک لێوتەکڕێت ئەبێ بە گەرنتیەوە بڵێ ئەمە وایە ناتوانانی بڵێ ئەیەمە بۆنەکەشی بڕوە زۆر باشە ئەمانەوت بۆ سەر کێک و ئینا بە زۆر زوو ناتوێتەوە نا نزیکی بۆ سەعاتنیەک بۆ سەعاتێک ئیشەکە بەپێی ئەو شوێنی کە لێتی بۆ ناگەر سارد بێت یانوانەیان هەوا لی بات بە مۆمەکە ئەو شتانە تۆ زووترێتێتەوە زۆر باشە هەر مەم پیاسانەش دروستەکە یاخۆ شتی گەورەتر دروستەکەی ئێستا توانێ و بهێنی ئێستا بەس بەم قیاسانێ بەس سیوادارم شتی جوانتر دروستکەم و گەورەترش دروستکەم چونکە خۆی مۆم تا گەورەتر بێت و قەبارێکی گەورەی هەبێت خەڵک زیاتر حەزی لێ ئەو شتانت وتت زۆربەی زۆری لێرە نییە شتەکان ئۆردەرێکی لە دەرەوە چۆن ئەیکڕی ئەو مەواد و کەرستانی کە لە شتەکانە بەکارێنی لە دروستکردنی مۆمەکەیە هەیە لە کوردستان لێرە نییە هیچیان تۆ زەحمەتە بۆ دەستکەوتن لەو شتانە ئەتوانم بڵم مەگەر بەس بۆ نەکەم دەستکە بەڵام ئەوانی تر هەمی لە هۆڵندا لە ڕێپورمەوە دەستی خۆش بێ ژاوکارێکی باشە دیارە بە تۆ لێو هەمووی ئۆردەرەکرێ بەڵێ لەوێەوە چونکە تۆزێکی لێرە بازێ مواد و شت تۆ زەحمەتی بێنم بێرە یعنی هێشتا نەگەیشتۆتەوە حەدی هەموو شتێک دەستکە لێرە بۆیە لێ داوام کردووە زۆر باشە شتەکانت لە ڕێ چیەوە فرۆشیت ئەم مۆمانە ئەم ئیشانت لە چی لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە شوێنت نییە تایبەت بە خۆت بێ بە لە ڕێ ئۆنلاینەوە و لە مەطعمێکیش دامناوە ڕێستۆرانتێک ئیتر لەو دوو شوێنەوە منناگە خەڵک بیەوێت بازی جار ئەڵێت نامێن پاری دیلیڤەریەکە بەم ئۆنلاینە ئەو لۆکیشنایان ئەو شوێنەی پێڵم شێری وەرگێت لەو مەطعمەوە زۆر باشە بە شتەکانە زۆر جوانە هیوادارم سار نەبیتەوە دەستخۆشیت لێ یەکەم لە ماڵەوە شوێنێکی تایبەتی داناوە بۆ خۆت شوێنێکی تایبەت نییە ئەوەی ڕاستی بێ لە مەطبەخەکە یکەم چونکە پێویستی بە توانەوە ئەوانەیە ئەنجە توش چەورە کەی توانیتەوە بۆیە هەر یعنی شوێنێکی تایبەتی وام نەکردە تاسە چونکە ئیشەکەم جارێکە بچووکە و ئەگە بمێ شوێنێکی تایبەتی بە بکەم و ئەو شتانن تۆزێک نایەتی بۆ لە بەرنامەتایە بۆ نمونە شوێنێکی تایبەت بە خۆت هەبێت و بۆ نمونە ئەو کەرستانی کە لە دەرە ئۆردەریشیەکەیت مەسەلەن لە دوکانەکە تا هەبێت بۆی خەڵکی تر لە ڕێگەی تۆ سوودمەند بێ بەڵێ لە بەرنامەمە وەکووتم بە تەمام دوایی ئەوەی کە دامی ئەم تەواو کرد ئەمە ئیشەکە گەورەتر کەم چونکە ئەبێتە زەختێکی زۆر بۆم ئەگەر ئێستا لە ئێستا بەوە دەست پێ بکەم وردەوردە دەستی خۆش بە وردەوردە ئیشەکەت گەوراکە کەسی تر حەزەکە کەسی تر فێرکەی ئەم ئیشە خۆی ئەمیشە ئاسانە یعنی ئەوەی ڕاستبی من ئەمە یەکەم کەس نیم ئەمیشە بکەم کە دەستم کرد بە ئیشەکە زانیشم خەڵکی ترێکە زۆر کەس هەیە ئەیکەم بە ئۆنلاینی فرۆشن وەکو من
یعنی بڵین تەرەقی فێرکردنەکە ئەوەی ڕاستی بێ بە تەمام ئەگەر شوێنێ بکەمەوە لە ڕێ ئەوە خەڵک بێت خۆی یعنی تۆن و ڕۆن و بۆن و شت اختیارکە ئەو کاتە ئیشەکە ئاسانترێ بێ بۆ من. زۆر باشە. ماوەی پێش ئێستار یەکێک لە هاوکارەکانم بەنامەیەکیان کردە بوو لە ئەوروپا هاتبێ و خاتونە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو بەداخەوە. لەوێ فێری دروستکردنی سابوون و مۆم و ئەم شتانیان کردبوون بۆی ئەوێ ئەوەندە بێ لە خۆیان نەکەنەوە بێ لە نەخۆشیەکە نەکەنەوە. تۆ لە بەرنامەتان نیە لە حکومی و تۆ خۆت لە بەشێکی طبیشیت مثلا لە ئەم ئیشانە بۆ نەخۆش بۆ ئەو کەسانەی پێویستیان پێ خۆت وتت ئەمە ئیشێکی وردەکاریە زیاتر مێشک پێوەی مەشغوڵ ئەبێت مثلا ئەم ئیشت بۆ ئەو نەخۆشانەی کە پێویستیان بەوەیە کە زۆر بێ لە نەخۆشیەکان نەکەنەوە بیکەی بە پرۆژەیەک بۆ ئەوان. وەڵی ئەوە ژەکرێت ئەوە فکرێکی تازی ئەسڵان ئێستا بیستم بەڕای من ئەو فکرێ زۆر جوانە ئەگەر بیکەم وەکو کۆرسێک کە خەڵک بێ بۆ لاو فێریانکەی ئەوش ئەبێت شتێکی زۆر جوانە بیکە بە پرۆژە ڕۆژ بە منیش بڵێ مامش تۆزم منیش فێر ببم چکە گلەی بێ پێت نەوتم چۆن دروستەکرێ ینی حەزمە کە کەچەکە بایمەش بزانین زین چۆن ئەی ئەم مۆمانە ئەستەک ئەمانە زۆر زۆر چەند ساڵە هەر مۆدیلێتی چم لەوەتی مۆم هەیە ئەم شێوازە هینی ئەمانە زۆر نافرۆشنە کامیان زۆرتر ئەفرۆشە وتت ئەوەیان ئەوەیان ئەوشیان هەر قاڵبە لەگەڵ ڕەنگ خەڵک زیاتر حەزی بە چ ڕەنگێکە کچانەیە زیاتر ئەم پەمەیە ئەو سەوزە مۆدلەکان کەوتووە ئێستا ئەم مۆدلە زیاتر خەڵک ڕستاسی و شی نەکرێت ئەم مۆدلە زیاتر سپی حەزەکەن سپیەکەی ئەو مۆدلان زیاتر پەمەی و شینەکە ئەوەی کاتەکە هەمووی جوانە دەستەکانە خۆش بە مەستێکیان شتێکی ئەو تۆم نەماوەگەر خۆت شتێکت ما بە حەز بکەی باسی بکەی زۆر سپاسیش شتێکە نەما سپاس ئەمان دوومان کردی ئەمڕۆ مەستیگیان سپاس بۆ هاوکارانم سپاسێکی تایبەت بۆ کوتاڵی مامەجی خۆتان لە داشکاندنەکانیان بێبەش مەکەن و ئەم نەورۆزە داشکاندنی زۆر باشی کردووە زۆر سپاس بۆ بەرەودووری ئەمیرە هەمیشە جوانترینەکان بۆ من ئەدوورێ دەستیان خۆش بێ تا بەرنامەیەکی ترە شاد بن خواتان لەگەڵ